شکۆمەندەی بۆ خودای ڕابەرە ڕوحیەکان هەرگیز نابێت ڕێگە بە خەڵکی بدەن زیاتر لە خودا زیاتریان لێ بگرن. زۆر جوانە کە دەبینین هەر یەکە لە پۆلس و بەرناباس ئەم بنەمایە زۆر توند جێبەجێ دەکەن کاتێک گەشتە مزگەنیەکانیان تەواو دەکەن و دەچنە بۆ شاری لیسترا. با پێداچوونەوە بەو شتانەدا بکەین کە ڕوویاندا. بیرتان دێت کە ئەنتاکیا دەڕۆن و بەرەو سلۆکیا و قوبروس دەچن و جەزیرەش تێدەپەڕێنن. لە پافۆس ڕۆلی سەرکردایەتی دەگۆڕن کە سەرکردەی سەرەکیە. پۆلس دەبێتە سەرکردەی سەرەکی. دوای ئەوە سواری کەشتیەکە دەبن و دەچنە بۆ بەرجە. لەوێ یۆحەنا و مەرقوس جێیان دەهێڵن و دەگەڕێنەوە ئۆرشەلیم. بەسەر شاخەکەدا سەر دەکەن. ئینجا دەچنە ئەنتاکیای لە شاری سیدەی. لەوێ ڕووداوی سەرنجڕاکێشی پێویستە بە دامەزراندنی کلیسای ڕووی دەدەن. دەچەوسێنرێنەوە دەچن بۆ کۆنیا. جارێکی دیکە دەچەوسانرێنەوە بەڵام باوەڕدار لەوێ هەبووە. ئەوسا کۆنیا جێدەهێڵن و دەڕۆنە بۆ لیسترا. لیسترا شوێنی لەدایکبوونی تیمۆساوسە. لەبیرتان بێت بەڵام کاتەدا ئەگەرێکی زۆرەوە تیمۆساوس هێشتا باوەڕی نەهێنا بێت. پۆلس نەیدەزانی تیمۆساوس کێیە. ئەمە یەکەم گشتی مزگەندانی بووە. لە دووەم گەشتی مزگەندانە پۆلس تیمۆساوسی بەباشی ناسی و بانگهێشتنی کرد کە ببێتە هاوڕێی لە خزمەتکردندا و لەگەڵیدا هاوکار بێت. بەڵام ئەوەی ڕووی داوە بۆ ئنجیلیان بڵاو کردووە. ئەو خەڵکەی لە لیسترا بوون و ژمارەی ناجوولەکەکانیش تێدا زۆر بوو و کاریگەری بتپەرستیار زۆر لەسەر بوو. پەرستگای زیۆس ڕێک لە بەرامبەری شارەکە بوو. ئەوەی ڕوویدا ئەوە بوو خودا هێزی بە پۆلس بەخشی بۆ ئەنجامدانی کارگەی زۆر تایبەت. ئەویش چاکردنەوەی پیاوێکی لە پێکەوتوو بوو کە لە زک مایکەیەوە. وەها خەڵکێکی لەبەر ئەوەی گوێ بۆ پەیامی خودا ڕادێرن دەستیان کرد بە ستایشکردنی پۆلس و بەرناباس. لە کتێبی کردار 14:11 دەربارەی ئەم بەشە دەخوێنینەوە. کاتێک خەڵکەکە بینیان پۆلستی کرد کاتێک لە پێکەوتەکەی چاک کردووە بە زمانی لێکاونیا هاواریان کرد. خوداوەندەکان شێوەی مرۆڤیان وەرگرتووە و هاتوونەتە خوارەوە بۆ ناومان. بەم جۆرە تەفسیریان بۆ ئەو موعجیزەیە کرد. جا بەرناباسیان ناونا زیۆس پۆلسیش هەرمەس. چونکە قسەکەی سەرەکەی بوو سەرنج دەدەن پۆلس ڕۆلی سەرکردایەتی گێڕاو لێرەدا. ئینجا کاهنی زیۆس کە پەرستگاکەی لە دەرەوەی شار بوو لەگەڵ خەڵکەکە داگۆڵینەوە. هینا بووە لای دەواازەکان تەسەووری ئەو دیمەنە دەکەن و دەیویست قوربانی پێشکەش بکات. پۆلس و بەرناباس ترس دەیانگرت لەم کردەوانەی لە ئایەتی 14 لەم بارەیەوە دەخوێنینەوە. بەڵام کاتێک نێردراوەکان پۆلس و بەرناباس ئەمەیان بیست جلەکانیان دران. خێرا چوونە لای خەڵکەکە هاواریان کرد. خەڵکینە بۆچی ئەمە دەکەن؟ ئێمەش مرۆڤین لە هەمان سروشتی ئێوەن. میزگەنیتان دەدەینە واز لەم شتە بوتانە بینن و بۆ لای خودای زیندوو بگەڕێنەوە دروستەکەری ئاسمان و زەوی و دەریا و هەموو ئەو شتانەی تیاندایە. ترس دایگرتن چونکە دەیانەویست کۆمەندی تەنیا بۆ یەزدان بێت نەک بۆ ئەوان. ئەمە نمونەیەکی بەهێزە. هەروەها زۆر لەو ڕووداوەی دەچێتە کاتێکی پەترۆس و یۆحەنا پیاوێکی یەکەوتوویان چارەسەر کرد لە پەرستگا. لە سەرەتایی کتێبدا کردار هاتووە وتەکانی پەترۆس دەخوێنینەوە. پەترۆس ئەمەی بینی واتە ستایشکردنی خەڵکی بۆ خۆیان بینی. پەترۆس ئەمەی بینی پێی گوتن پیاوانی ئیسرائیل بۆچی لەما سەرسامن بۆچی چاوتان تێر بووین وەک ئەوەی بەتوانە یان بە لەخواترسیمان وامان کردوتە بڕوات. خودای ئیبراهیم و ئیسحاق و یاعقوب خودای باوکمانن.
ئەیسای خزمەتکاری خۆیش کۆ کرد. ئەمە ئەو نمونەیە کە بە ئێمە گەیشتووە و ئەم بنەمایەی باز دەکەن. دووبارە بنەماکە دەخوێنینەوە. ڕابەرە ڕوحیەکان هەرگیز نابێت ڕێگە بە خەڵکی بدەن زیاتر لە خوددا ڕێزیان لێ بگرن. ئەمە مانای ئەوە نییە ئێمە نابێت ڕێز و چاکە لەگەڵ یەکتردا بکەین، بەڵکو بە پێچەوانەوە پەولس ویستمان بۆ دەکات ڕێز لە یەکدی بگرن. هاوسەنگی زۆر گرنگە لەم بابەتدا. بۆ نمونە کتێبی ڕۆما 12 دەخوێنینەوە. بە خۆشەویستی برایانە بەدڵ یەکتریان خۆشوێت. ئەمە واتای چییە؟ یەکێک لەو ڕێگانەی بۆ ئەنجامدانی ئەمە بریتیە لە خۆتان زیاتر ڕێز لە یەکتری بگرن. پۆلس هاوکاری کردوین بۆ تێگەیشتن لەم بابەتە کاتێک ئەم وشانە دەنووسێت لە بەشی دووەمی کتێبەکەی. بوو لەگەڵی فیلپی تەنیا بایەخ بە بەرژەوەندی تایبەتی خۆتان مەدەن، بەڵکو با هەر یەکتان بایەخ بەرژەوەندی خەڵکی دیکەش بدات. بە واتایەکی دیکە دەبێت ڕێزی یەکتر بگرین. ئەم پێچەوانەیە ویستی خوددا نییە، بەڵکو ڕێک بەڕاستی ویستی خوددایە. ئەم بانگەشەیە پۆلس مانای ئەوە نییە مەبەستی بێت کە دەبێتە مرۆڤ لە پێگیەکی بەرزترین دابینین لە خوددا. ئێمە ڕێز لە یەکتر دەگرین چونکە مەسیحین و هەمووش کۆمەندیەک بۆ خوددا دەگەڕێتەوە. مەسیح فێری کردوین ئەو هاوسەنگیە ڕابگرین لە ڕێگەی جەختکردنەوەی لە دوو وسەیتی بنەرەتی. یەکەم، کاتێک پیاوێک لێ دەپرسێت مامۆستا گرنگترین ڕاپرسەندی تەورات چییە؟ ئەیسا پێی فەرموو بە هەموو دڵ و بە هەموو گیان لە هەموو بیرتانەوە یەزدانی پەروەردەگارتان خۆش بوێت. ئەمە بنەرەتیە. خوددا هەمیشە لە پلەی یەکەمدایە بە شێوەیەکی میکانیکیش نا، بەڵکو بە شێوەیەکی ڕاستەقینەوە هاوشێوەی ئەوە لە پۆلس و بەرناباس و پەترۆس و یۆحەنا بینیمان. دووەم، ئەیسا دوای ئەمە دەفەرمووێت ئەمە گرنگترین و یەکەم ڕاپەرستیە. دووەمشیان وەک ئەو وایە نزیکەکەوت وەک خۆت خۆش بوێت. بە واتایەکی دیکە پەیوەندیەکی تایبەتمەندی هەیە لەگەڵ خوددا، بەڵام لە هەمان کاتدا ئێمەش خاوەن شۆناسین، چونکە کۆمەڵێکی بوونەوەرین لە شێوەی خوددا دروست کراوین. بۆیە خوددا نایەوێت ڕقمان لە یەکتر بێتەوە. لە هەمان کاتدا نایەوێت خۆمان پایەداترین بکەین لە خوددا. خوددا دەیەوێت یارمەتیمان بدات لە بەجێبەجێکردنی ئەو شتە. بۆیە سەرنج بدەن ئەیسا چ دەفەرمووێت. جا هەموو تەورات و پەیامی پێغەمبەران بەم دوو ڕاستپەرندیەوە بەندن. دێنە سەر پرسیارەکەمان بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن. ئەوە ڕێگایانە چی کە هەندێک لە ڕابەرە ڕوحیەکان بانگوازە و پەیامی ئیلاهی باڵا بەکاردەهێنن بۆ ئەوەی وەک نوێنەری خاکەرای ئەیسای مەسیح دەرکەون. بە دڵنیاییەوە مەبەستمان لە خاکارەیەکی ساختان نییە، بەڵکو خاکارێکی ڕاستەقینەوەیە. پێم وابێت هەمومان دەبینین ئەم بنەمایە چۆن تێک دەشکێت لە ژیانی هەندێک کەسدا. بۆچی نابێت ئەو سەرسامان بەکات بە هەندێک کەس ئەم بنەمایە دەشکێنن؟ یەکەم، زۆربەی ئەو گروپانەی ئاینیەکان کە لە مەسیحیەتی ڕاستەقینەوە جیاببوونەوەتەوە لە لای کەسەکان دامەزراوە کە ستایشی خۆیان زیاترە لە خوددا کردووە. ئەوان ئیدعای ئەوە دەکەن کە پەیامێکیان لە خودداوە بۆ هاتووە کە لە پەیامی ئینجیل گەورەترە و مەزنترە. گروپ لە دوای گروپی بەدی دەکەین سەرکردەکەیان ئەم بنەمایە دەشکێنن و پێچەوانیان کار دەکەن. ئەو بنەمایەی ئێستا باسمان کرد و لە ژیانی پۆلس و بەرناباس بەرجەستە بووە. بینیمان کۆمەڵێ ڕابەری ڕوحی هەن و ڕێگەیان بەڕوودانی ئەمە داوە و هانی خەڵکیش دەدەن. پێیان خۆشە لەسەر سەکۆیەکی بەرز دابنرێن و شکۆدار بکرێت زیاتر لە خوددا. خودداش هەرگیز لەمە رازی نابێت. دەیانەوێت خەڵکی سەرسامیان بێت باڵپشتیان بکەن لە کۆمەڵی کار کە لە ڕاستیدا پێچەوانەی ویستی خوددایە. بەڵێ ئەو کەسانە شایەنی ڕێزگرتن دەبێت ڕێزیان لێ بگرێت. دەبێت ڕێزی سەرکردەی ڕوحی و ڕاستەقینەوەکان بگرین، بەڵام هەرگیز نابێت ئەوان
لە پێگەی خودا دابنێین. پۆلس و بەرناباس بە شێوەیەکی زۆر ناوازە ئەمە ڕوویان کردووە. دەربڕینێکی توند هەیە کە بە گرەی زۆرەوە کەسێک وتوویەتی کە دژی مەسیح بووە. ئەم ڕێزەم بەهۆی مەسیحەوە بەدەست ناهێناوە، بەڵکو بەهۆی کردەوەکانمەوە بەدەستم هێناوە. ئەم دەربڕینەوە زۆر خەتەرناکە. ئەمە ڕێک ئەو شتە بوو کە هیرۆدس ئەنجامیدا کاتێک وستی خەڵکی وەک خواندوش کۆماندا بکات. با ئەوەمان لەبیر بێت کەسانێکی هەن کە ڕەنگە ڕابەری ڕۆحی کەنیسەش بن، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێچەوانە ئەم بنەمایە کار بکەن. پۆلس دەفەرمووێت ئەم شتانە لە ڕۆژانی کۆتاییدا ڕوودەدەن. لە دووەم تیمۆساوسی بەشی 3 ئەو بزانە کە لەو ڕۆژانەی کۆتاییدا کاتێک تنگانە دادێت پۆلس ئەم وتانەی بەر لە 2000 ساڵ نووسیون کە گەر لەو سەردەما وتبێت ئەمەی و کۆتایی ڕۆژەکانە ئێمە دەبێت چی بڵێن لەم ڕۆژەکان، چونکە خەڵکی خۆیان خۆش دەوێت. ئەم شتە لەم ڕۆژگارەدا بە شێوەیەکی زۆر زیاتر دەبینن لە جیهاندا. پارەیان خۆش دەوێ، لووتبەرزن، خۆ هەڵکێشن و زمان پیسن، گوێرایەڵی دایک و باوک نابن، سوپاسوگواز نین و گڵاون، بێخۆشەویستن، ئازاد ناکەن، پوختەکارن، بەسەر خودا زاڵ نەبوون، دەڕندن، بەشێک لەمانە بەڕاستی لەم ڕۆژگارەدا دەگۆزرێن. درندەیەکی باوەڕکراو حەز لە چاک ناکەن، ناپاکن، سەرەڕۆ و لە خۆبایین، زیاتر حەزیان لە چێژە نەک خۆشەویستی خودا. ڕواڵەتی خواترسیان هەیە، بەڵام نکۆڵی لە هێزەکە دەکەن. جا لەوانە دوور بکەون. پێویست ناکات شۆک بین لە هەبوونی کۆمەڵی خەڵکی لووتبەرز، تەنانەت لە نێوان ئەو کەسانەی خۆیان بە باوەڕداریش ناو دەبن. خەڵکی ڕێز لە خۆیان زیاتر دەگرن وەک لە خودا. بۆیە ئەمە بنەمایە بۆ سادەی دەڵێت ڕابەری ڕۆحیەکان هەرگیز نابێت ڕێگا بە خەڵکی بدەن، زیاتر لە خودا ڕێزیان لێ بگرن.